لە نێو جەرگەی ئاگرود و کەڵی جەنگدا لەو شوێنەی کامێژوو بەخوێن و ئیرادا دەنووسرێتەوە. گەڕەکەکانی شێخ مەقسوود و ئەشرەفیە وەکو دوو قەڵای سەربەرزی کوردایەتی لە دڵی حەلەبدا وەستاون و بوونەتە سیمبولی زیندووی خۆڕاگریەک کە هیچ هێزێکی تاریکپەرست ناتوانێت بێدەنگیان بکات. چونکە لێرەدا کورد بوون تەنیا ناسنامە نیە، بەڵکو مەڵبەندی کۆڵ نەدان و وانەیەک بۆ جیهان کە چۆن گەلێکی گەمارۆ دراو دەتوانێت بەدەستی بەتاڵ بەڵام بادڵێکی پڕ لە باوەڕەوە ڕوبەڕووی هەموو جۆرە شەوسانەوە و هێرشەیەک ببێتەوە. لەم ڕۆژە پڕ لە ئاڵۆزیانەدا کە دەنگی تۆپ و فڕۆکە ئاسمانی ئەو دوو گەڕەکەی تەنیوە، ژنان و پیاوانی کورد وەکو چیاکانی کوردستان ڕەگ و ڕیشەیان لە ناو خاکدا داکوتاوە و نیشانیاندا کە ئیرادەی مرۆڤی ئازادی خواست لە پۆڵە بەهێزترە و ئەوانەی دەیانەوێت شکۆی ئەم گەلە بشکێنن تەنیا سەرشۆڕی بۆ خۆیان دەدورنەوە. چونکە شێخ مەقسوود و ئەشرەفیە تەنها کۆمەڵەخان و کۆڵانێکی تەسک نین، بەڵکو ڕۆحی نەتەوەیەکی زیندون کە بڕیاری داوە بەسەر بەرزی بژیت یان بەشکۆوە گیان فیدا بکات. ئەم خۆڕاگریە بێوێنەی کوردانی ڕۆژئاوا لە نێو جەرگەی گەمارۆ و برسێتی و بۆردوماندا داستانێکی ئەفسانەیە کە تێیدا دایکان بە نزا و گەنجان بە ئیمان و منداڵان بە چاوی پڕ لە هیواوە بەرگری لە هەر بستێکی ئەم خاکە دەکەن و سەلماندیانە کە کورد لە هەر شوێنێک بێت دەبێتە پارێزەری کەرامەتی مرۆڤایەتی و هیچ هێزێک ناتوانێت ئێرادەی ژیان لەو نەتەوەیە بستێنێت کە مەرگی لە پێناو ئازادیدا وەکو بووکێکی ڕازاوە قبوڵ کردووە. ئەمڕۆژ جیهان بەسەر سامیەوە سەیری ئەو داستانە دەکات کە لە کوچە و کۆڵانەکانی شێخ مەقسوود و ئەشرەفیەدا بە پیتی زێڕین دەنووسرێتەوە و دەبێتە هەوینی شۆڕشێکی بەردەوام بۆ گەیشتن با کەناری ئارامی و ڕزگاری یەکجاری.